لنامكي سيدنا عمر خوالي رازي كبو سيدنا سعدي كوري بوقاص نسيب خوالي رازي بها هاتوه كأفرمه هيج كمينك يان مفرزيك برو روي دجمن نكيتو كما ترسيل لشكاني هبي نشيان نيري بو شوينك تيايا بزر ببن يا زبرزنيان بسختي بركه دیارە ئەمە ئەوە گەێنەکە هێشتنەوەی هێزە ئیسلامیەکەمە بەسێکی سەرەکیە چونکە وەکو سەرمایەیە تۆ قازانجەکەت کە نەکرد سەرمایەکە مهمە بمێنێتەوە بۆیە بینی خالیدی کوڕی وەلید خوای ڕازی بە لە غەزای مؤتەیە پاشەکشەی بە هەموو لەشکرەکە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ڕەفتارەی خالیدی ناونا فتح خۆشی ناونا شمشێری خوا سەیف الله المەسلول وكو كبخاري لأنس وخوالي الرازي بهجرته أن النبي صلى الله عليه وسلم نعى زيدا وجعفرا وابن رواحة للناس قبل أن يأتيهم خبرهم فقال أخذ الراية زيد فأصيب ثم أخذ جعفر فأصيب ثم أخذ ابن رواحة فأصيب وعيناه تذرفان حتى أخذ سيف من سيوف الله حتى فتح الله عليهم أفرمي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسەی شەهیدبوونی زەیدی لە مەدینە لەسەر مینبەرەوە بە خەڵکی ڕاگەیاند هەروەها شەهیدبوونی جەعفەر ئیمامی و عەبدوڵای کوڕی ڕەواحە خوا لێیان ڕازی بێ پێش ئەوەی هەواڵی شەهیدبوونەکەیان بە خەڵکی مەدینە بگاتوو لەسەر مینبەر فەرمووی ئاڵاکە زەید هەڵی گرتبوو تا بەرکەوت پاشان جەعفەر هەڵی گرت و ئەویش بەرکەوت پاشان کوڕی ڕەواحە هەڵی گرت و ئەویش بەرکەوت لەو کاتەشا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەردوو چاوی پیرۆزی فرمێسکیان پێ ئاهاتە خوارێ تا ئەو کاتەی شمشێرێک لە شمشێرەکانی خوا ئاڵاکەی هەڵگرت تا خوای گەورە فەتحی پێبەخشی کە خالیدی کوڕی وەلیدە شمشێرەکەی خوای گەورە ابن حجر فەرمێ فەرموودەوانان و ئەهلی ڕیوایەت لەسەر ئەوە ڕاجوێن کە ئەفەرمێ حتى فتح الله عليهم ابن كثير فەرمێ لەوانەیە ئەوە بوو بێ کە خالید شەو شوێنی مجاهیدەکانی گۆڕی و بۆ سبەی دژمنان وایان زانی مەدەدی تازەیان بوات کە جەنگ ڕوویدایەوە زووران ڕووخاوشکان خالیدی شوێنیان نەکەوت و پاشەکشەی بە لەشکرەکە کرد ئەمەش دەستکەوتێکی گەورە ئەمەش بەڵگەیە لەسەر زەرورەتی مانەوەی هێزە جیهادیەکە